بە سروشت ینی ئێمە هەمومان لە سەرەتای ساڵە و یاخود دەتوانم بڵێم لە 2 ساڵی ڕابردوودا کە بەڵای کۆڤید-19 هەبووە بەڕاستی هەمیشە دەستمان لەسەر دڵمان بۆ بەرامبەر بە پرۆسەی پەروەردە چونکە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی بنیادیە پەیوەندی بە هەموو کۆمەلگا و بە ئایەسا و ئایندەشەوە هەیە هەمیشە لە خەمیەوە دابنی ئەم پرۆسەی بە باشی بەڕێوە بچێتن بەڵام خۆتان دەزانن ئەم کۆڤید-19 ینی هەموو ڕەوشەکەی بە تەواوی ئاڵوودە کردووە و وای کردووەکەوە بەڕاستی ترسێکی زۆر هەبێتن و نەک لە هەرێمی کوردستان لە هەموو جیهانیش ئەو ترسە هەیە و لە زۆر بێ وڵاتانیش پرۆسەی پەروەردە گرفتی گەورەی تێکەوتیە و بە هەرێمی کوردستانیشەوە بە عێراقیشەوە بە دەوڵەتانی هاوسێشمانەوە بەڕاستی ینی و بۆیە جۆرەها ڕێگا لەم ماوەیەدا لەو 2 ساڵەدا گیراوەتە بەربووی کەوا پرۆسەی پەروەردە ئەوەی کە دەتوانرێت ڕزگار بکرێت بە عەرەبیەکەی ئەڵێن ئینقاذ ما يمكن ئینقاذه جێبەجێ بکرێتن ئێتر شێوازی ئەلکترۆنی و ئۆنلاین و کۆمەڵک کورتکردنەوەی بابەتەکان و کۆمەڵک بواریان کۆمەڵک هەنگاو لەو شێوە هەڵێنەرەوە بۆ ئەوەی ئەم پرۆسەیە ئەگەر وەکو گوتمان ینی ئەوەی کە دەتوانرێت ینی ڕزگار بکرێت چونکە ناکرێت ساڵێکی خوێندن ڕابگیرێت و دوجار کۆشی قوتابیان خوێندکاران باشە بەم شێوازە و میکانیزمی ئێستا کە باسی لەوە دەکرێت مامۆستا زۆر گەورەی دەبێت بۆ ئایندە باشە کردنەوەی قوتابخانەکان ینی بەم شێوەی ئێستا درەنگ نییە بۆ ئەوەی کە خوێندنی ئەم ساڵی پێبەڕێ بکرێت چونکە هەندێک لە شارەزایان بازەوە دەکەن کە تەنها خوێندنێکی یاخود بەڕێکردنی خوێندن دەبێەوە قوتابیخان بە تایبەت ئەوانەی کە لە قۆناغەکانی سەرەتای خوێندنی ئەنان سوودێکی وتویان پێ ناگەێنێت لە ڕووی فێرکردنەوە بەڵێ بە دڵنیاییەوە خۆی درەنگە ئێمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان هەر لە سەرەتای ساڵەوە پرۆژەیەکمان هەبوو بۆ ئەوی کەوا چارەسەر بێ بۆ ئەم دۆخە یان ئێمە لە سەرەتای ساڵەوە گوتمان بە هەر شێوازێک هەبێت داوام بکرێت باشە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ و ئێمە ئەو کات پێشبینی ئەومان کرد بوو کە ڕەوشی کۆرۆنا وا بە زووی ئاسایی نابێتەوە ینی ئەو دروشمە دەبێت جێبەجێ بکەین ژیان لەگەڵ کۆرۆنا یانیم پێشم وایە دەبێت پێشبینی ئایندەش بکەین کە ئەو کۆرۆنای هەردەمێتن بۆیە دەبوو ئێمە زووتر ئەو بابەتە یاخود ئەو ڕەشە بەو ڕەوشە بە شێوەیەکی باشتر چارەسەر بکرابە ئێمە کە لە سەرەتای ساڵەوە پێمان وا بوو کە بە شێوەی گروپ یان بە شێوەی تەناوب کاوی ئێستا پێی دەڵێن 3 ڕۆژ بە 3 ڕۆژ داوام بکرابە زۆر باشتر بوو و پێم وایە پرۆگرامەکان باشتر بەرهەف دەبوون یان ئامادە دەبوون بۆ وەرگرتن لەلایەن قوتابیان و خوێندکارانەوە و مامۆستایانیش باشتر دەیانتوانی کۆنتترۆلی ڕەوشەکە بکەن کۆنتترۆلی پەروەردە و پرۆگرامەکان بکەن بەڵام بەڕاستی ئەمە جێبەجێ نەکرایتر ئیتر وەزارەتی تەندروستی لەم بارەیەوە ینی سەرپشکە لەوەی چۆن بڕیار دەدا دروژنەی باڵای کۆرۆنەش هەر بە هەمان شێوە بۆیە بەڕاستی پرۆسەکە جارێک لە مانجی 11 ڕاگیراکەمە بەڕاستی خۆی لە خۆیدا ئەو کاتیژ ئەمە گوتمان ڕەوشەکە وا جێگەی مەترسی نییە ڕابگیرێت ینی دەکرێت ئەمە نەختێکی تر درێژ بکرابایە و بەشی تریش لە پرۆگرامەکان بخوێنرابێت جارێکی تریش کە لە هەفتی 2 داوامەکە دەست پێکراوە ئەمە پێمان باش بوو بەڕاستی و پشتگیری ئەو پرۆسەیەشمان کردو بە هەنگاوێکی گرنگیشمان لێکدایە بەڵام دەی سێدی سەنجارشکە پرۆسەکەی ڕاگیرەوە پەنابرا بۆ خوێندنی ئیلێرنینگ ئەمە گوتمان زۆر باشە ئەمە تەکنیکێکی باشە بەڵام کۆسپ و لەمپەری لە هەرێمی کوردستان زۆرە وەکو پێویست بەڕاستی ڕەنگە ئامانجەکە نەپێکێت بۆیە ئێمە هەمیشە پێگیر بوون لەوەی کەوا پرۆسەکە لە ناو پۆلدا بەڕێوە بچێت ئەگەر بە شێوەی گروپ و بەتایبەتی بۆ قۆناغەکانی 1 و 2 3 خۆتان دەزانە دەبی مامۆستا دەستی بگرێتن لە ناو پۆل نەبێ فێربوونەشی ئەو تۆ بەڕاستی بەرجەستە نابێت و باقی پۆلەکانی تریش چونکە ئێمە دەبێ و ڕاستی بزانین هەموو پۆلەکان وەکو یەکدی گرنگن ینی کەسیان لە کەسیان کەم بایەختر نین بۆ تەکمیلەکردنیان پۆتاواکردنی پرۆسەی پەروەردە ئێمە پێمان وایە ئێستاش ینی ئەم پرۆسەیە کە بەیانی قەرار وایە دەست پێک بکرێتەوە بەڕاستی ئێمە گرنگە بۆ دەست پێکردنەوەی چونکە بە ئەزمون ینی دەرکەوت ئەوەی لە ڕابردوودا ئیلێرنینگ و ئەو بابەتانەی قۆناغەکانی تر کە هەوراز و نشەوی بەخۆی بنی بەڕاستی زەرەری گەورەی لە پرۆسەی پەروەردەدا بۆیە ئێستاش کە دەست پێ بکرێتەوە باشە بەڵام ئەممان دەزانین ئەوەندەی کەماوە مانگە و 6 ڕۆژە بە ئیمتحان بۆ تاخیرنەوەکان کە ئەگەر داوام بکرێت ڕەنگە 15 ڕۆژ داوام بکرێت 16 ڕۆژ داوام فعلی لە ناو ناوەندەکانی خوێندن بکرێت ئەکەیت ئەمە ناکەتە ساڵێکی خوێندن ناکەتە بەشێکی کەمیش لە ساڵی خوێندن بۆیە ناکرێ ئەمە کۆتایی بە ساڵەکە بێنین و بە یەکجارێکی دەبێت ئەومان لە بەرچاو بێت ئەمە بڕاستی دەبێت هەنگاوی تر هەڵبهێنرێت و پێم وایە دەبێت ساڵی ئایندا لە سەرەتای ساڵەوە هەرواشمان گوتووە واشمان ڕاگەیاندووە و بە وەزارەتیشمان گوتووە دەبێت بەشێک لە ساڵی ئایندەی خوێندن دیتر لە مانگ و نیوەک کەمتر نەبێت لە مانجێک کەمتر نەبێت بۆ ئەوی کەوا قوتابیان خوێندکاران کە چوونە ناو پۆلەکان بۆ ئەوی پرۆگرامی ئەم ساڵ بخوێنن
هەرێکە قۆناکەی خۆی بۆی کەوا بەرهەف بنەوە جارشکە ئامادە بنەوە بۆ وەرگرتنی یاخود بۆ خوێندنی قۆناغی تازە لەبەرەوە بەڕاستی بە هەموو پێوەرەکان ئێستا ڕەوشی خوێندن دەتوانم بڵێم لە ڕۆژێکی باشدانە لە ڕۆژێکی خراپە و ڕۆژی دەرونیش بەڕاستی حاڵەتی دەرونیش لە قوتابانی خوێندکاران دروست بووە دەتوانم بڵێم زۆربەی داکوبابانیش دەستیان لەسەر دڵیانە بۆ ساڵەکە گرنگەوەی ئێمە قۆناغەکە دەست پێ بکاتەوە گرنگەوەی لە خەمی ئەو پرۆسەیەدا بین گرنگەوەی ئەوە هەر وەختێک بگونجێ بلوێتن لە ساڵی ئایندا بەشێکی باش لە ساڵی خوێندن تەرخام بکەین بۆ ئەم ساڵ بۆی کەوا ئەمە نەبێتە ڕیسا بۆ بڵێن بە چەند ڕۆژەکە بەڕێ بکرێتن و خۆشتان زانن ینی کە قوتابیەک لە ساڵی خوێندندا ئیسفادە لە پرۆگرامەکانی خوێندنی ساڵەکەی نەکاتن زۆر زەحمەتە بۆ ساڵی ئایندا گرنتیەوەتان پێ درراوە یاخود بەڵێنیەوە دراوە بۆ پروگرامێکی تر کە ساڵی داهاتووی خوێندن بە شێوەیەکی بەردەوام بێواتە بە شێوەی نۆرە نەبێت 3 ڕۆژ بە 3 ڕۆژ بێ بۆی بتوانن قەرەبووی و خوێندنە فەوتاوی بکەن کە ئەم ساڵ فەوتاوە لە ساڵی داهاتووە قەرەبووی بکەنەوە بە تایبەت بەشێکی زۆر لەو مەنهەجەی کە ئەم ساڵ لابراوە ئەوەی کە باسی لەوەزیکی لە 150 بۆ لە 160 مەنهەج لابراوە بۆ خوێندنی ئەم ساڵ ڕاست خۆی بەدڵنیاییەوە ئێمە ئەو بەڵێنەمان لە وەزارەت وەرگرتووە چکە وەزارەت بەڕاستی دەبێت بخۆی ئامادە بکات بۆ هەنگاوە و ئەو هەنگاوێکی گرنگیشە بەڵام لە بیریشمان نەچێت ینی بەوەشەوە ئەو 2 ساڵی ڕابردوو بەوە چارەسەر نابێت یانە ڕەنگە ئەو لێکەوتەی ئەو 2 ساڵی تا 2 ساڵی تکەش بوونێ تاکو جارشتری هاوسەنجی خۆی وەردەگرتەوە جارێکی تریش پرۆسی پەروەردەکەوتەوە سەر شارڕێگەی خۆی بۆی ئەمە هەم ئیمکانێتی مادی زۆری دەوێت کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئیمکانێتی مادی بۆ فراهم کە هەم ئیمکانێتی مرۆیی و ئیمکانێتی تعبەوی زۆریشی دەوێتن بۆی کەوا هەم مامۆستایان بەرهەف بکرێن هەم مامۆستایان ئامادە بن هەم قوتابیان خوێندکارانیش دەست و پەنجە لەگەڵ ئەو واقعیان نەرم بکەن بۆی کەوا بتوانن بە هەمومان بەیەکەوە بەڕاستی ئەم قۆناغە سەختەی کە 2 ساڵی ڕابرد تێکەوتین تێیپەڕێنین ئەمە ئەرکی داکو بابیشە ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیشە ئەرکی هەموو ئەم توێژانەیە لە ناو کۆمەلگادا بۆی کەوا هاوکار بن دەستبار بن بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە باشە مامۆستایانی لە ماوەی ڕابردوودا باز لەوە کراکە عێراق و خوێندنی عێراق و هەرێمی کوردستانیش لە پۆلێنی وڵاتانی گیان بۆ سەنگاندنی خوێندنی وڵاتان دەرهێنراون ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئەو بڕوانامانەی کە لە داهاتوودا خوێندکارانی بنەڕەتی وەدەسی دەهێنن خۆی بەڕاستی ئەم پۆلینکردنە بە ناوی هەرێمی کوردستان نەهێنراوە ناوی عێراق هێنراوە لەسەر کۆمەڵک پێوەریش بووە ینی معنایەوە نییە ئەمە تاسیراتی دەبی بۆ بڕوانامە چونکە لە بیرمان نەچێت بۆ 140 دەوڵەت کراوە ئەم پۆلینکردنە و بەشێکی لەو دەوڵەتانە لە کۆتایین بۆ نمونە مەسر لە 139 وڵاتیشە دیارە وڵاتی تریش هەن لەمەش خراپتر زۆر هەن وڵاتان چونکە بەڕاستی ناکرێت ئێمە بەڕاستی هەروە بیر بکەینەوە کە ئێمەین تەنها یاخود ئەو چەند وڵاتی کە ناوی هێنراوە لە ئەوەی کە لە پۆلین دەرهێنراون ئەمە بەڕاستی وڵاتی زۆری تێدایە چونکە خۆی ئێستا نزیکەی 195 وڵات هەیە بەڕاستی و هەرێم هەیە باسی 140 دەوڵەت کراوە معنایوەنی ئێمە و کەسیش نەیوتوە ئەمە تاسیری لەسەر شەهادەکان دەبێت چونکە هەموو لایەک دەزانن ئەم ڕەوشە بەڕاستی کاریگەری زۆری هەبوو بەڵام خۆی حقیقەتەن ئەو پۆلینکردن لەسەر کۆمەڵک بنەمایە لەسەر کۆڤید-19 نیە لەسەر ئەم 2 ساڵەش نییە لەسەر پێشترە چونکە پێشتر بەرنامەک ڕاگەیاندراوە بەپێی ئەو بەرنامەیە دەبێ وڵاتان مامەڵە لەگەڵ پەروەردە بکەن بەڵام دیارە کەم و کوڕێک هەبوو لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو بتایبەتی لە عێراقا بۆیە ئەم بابەتە بەڕاستی و پۆلینەکەەوە شکاوتەوە و عێراقیشی لێ دەرهێنراوە بەڵام ئەوە تاسیراتی لەسەر شەهادە نابێت چونکە ئەوان ئەو بەرنامەیان تا 2030 لە 2015 دەستی پێگرت تا 2030 ئەو هەڵسەنگاندنیە ئەمە پێمان وایە لە ساڵی ئایندیان لە 2 ساڵی ئایندا گەر بەشێک لەو ئەرکانێک کە دیاری کراون بەشێک لەو بنەمانێک کە دیاری کراون جێبەجێ بکرد ڕەنگە هەنجینەکە مامەڵەیەکی تر و مامەڵەیەکی تەندروستتر لەگەڵ ئەم واقعەتەکەن بۆی ئەوە پەلیان نییە لەوەی کە دان بە بڕوانامەکان بێنن یان نێنن بەڵ ئەوە هەڵسەنگاندنێکی گشتیە بۆ دۆخەکە و جەختکردنەوەی لەسەرەوەی کە دەبێ وڵاتان ئەو بنەمانێک کە بڕیاری لێدراوە جێبەجێ بکرێت باشە مامۆستا ئەوەی کە باسی لێوە کراوە لە کاتی ڕاگەاندنی دەست پێکردنەوەی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان باسیش لەوە کراکە دەبێت ئامادەسازی بکرێت لە قوتابخانەکان پاکش بکرێنەوە و ئەو مادە و خاوێنکەرانەوەی کە پێویستن بۆ جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان دەبێت لە قوتابخانەکان بەردەست بن ئەوەی کە پرسیارمان لە پەیامنێرانمان کردووە زانیاریەکانیان بۆ ئێمە گواستۆتەوە بەشێک لەو ڕێنمایانە تا ئێستا جێبەجێ نەکراون و بەشێک لە دەرگای قوتابخانەکان تا ئەم ساتەش ئەمڕۆکە بەداخراوی ماونەتەوە
بۆچی ئەم جیاوازیە هەیە هەندێک قوتابخانە پێویستیان بە دەستگەیشتەوە هەندێکی دیکە نەخێر. خۆی تعلیماتەکە لە وەزارەت دەرچووە خۆی عادەتەن کە دەرسی دێتە بەڕێبەری گشتیەکان لەوێ شۆڕ دەبیتەوە لۆ بەڕێبەری پەروەردەکان لەوێ شۆی لۆ بەڕێبەری ناوەندەکانی خوێندن دیارە لەبەر جەژن من پێم وایە لەبەر جەژن ئەگەنە تعلیماتەکە دەرچووە من ئاگادارم لە ڕێنمایەکان کە دەرچووە کە دەرگای قوتابخانەکان بکەن ئەمڕۆ لە هەولێرش لە بەشێک لە قوتابخانەکان کۆبنەوەی مامۆستایان کراوە و ڕەنگە لەو شوێنانی کە ئێوەش ئاماژەتان پێدا لە هەندێک کرابی لە هەندێک نەکرابێ بەڵام بەدڵنیاییەوە لە ئەمڕۆ تا سبەی دەبی ئەو ئامادەکاریە بکرێتن و پێشم وایەگە نەکرێ دەبی وەزارەت جەختکردنەوە بکات لەسەرەوەی کە دەبی بەرهەف بکەن ئامادەکاری بکەن ئەگەر لە جەژن هۆکار بێ بۆی کەەوە تعلیماتەکان نەگەیشتون دەبێت لە ئەمڕۆ تا بەیانی هەموو شتەکان تەواو بن و دەرگای قوتابخانەکان بەڕووی قوتابیان خوێندکاران بکرێنەوە. باشە مامۆستا لە بەشێکی زۆر لە خوێندنگەکانی هەرێمی کوردستان ژمارەی قوتابیان هێندە زۆرن هەندێک پۆل هەیە ڕەنگە 30 بۆ 40 قوتابی تێدا بێت چۆن چارەسەری ئەم گرفتە کراوە یاخود بە دابشکردنی خوێندن بەسەر ڕۆژەکانی هەفتەدا و سێ ڕۆژ بە سێ ڕۆژ ئەم گرفتە چارەسەر دەکات یاخود ئەمە کێشەیەکی بەردەوامە و ڕوبەڕووی خوێندکاران دەبێتەوە بە تایبەت لەم دۆخەیە کە باز لە خۆپارێزی دەکرێت. پێشتر لە ئەم تەجروبەمان هەیە پێشتر بەڵێ پێشتر ئەزمونێک هەیە لە هەفتی دوو کە تا دەی سێ دەست بەداوام کراوە خشتەیەکی وانەکان ڕاگەیاندراوە کە هەژدا وانە بگوترێتەوە لە هەفتەیەکدا و لە هەمان کاتش تاکید کرایەوە کە ئەگەر 6 پۆل بێ بۆ نمونە 1 تا 6 سێ پۆل داوامەکەن و سێ پۆلەکەی ڕۆژەکەی تر داوامەکەن بۆیە قوتابیانە دابش کراون کە دەبێت بەلای کەم ینی لە 20 قوتابی و ڕاستی کتێپە بڵێم کەمتر نەبێت و زۆرتریش نەبێت لە هەر پۆلێکە و مامۆستایەکان بەسەر پۆلەکان دابش کراون بۆی کەوا ئەم پرۆسەکە بۆ شێوکە هەیە بەڕێوە بچێتن ینی ئەمە دەکات ئەزمونونەکەیە لە ڕابردوودا تاز شتێکی تازە نییە بۆیە پێم وایە ئاسانە بۆ مامۆستان و قوتابیان کە دەستپەنجە لەگەڵ ئەم واقع تازە و لەگەڵ ئەو ڕەشن نەرم بکەن و پرۆسەکە بەڕێوە بن. باشە پێداویستیەکانی وەک فێنکەرەوە بۆ قوتابیان دابین کراوچون کە وردە بەرە وەرزی گەرما دەچین و نزیک دەبینەوە ڕەنگە ئەمە گرفت و کێشە بۆ ناوپۆلەکان دروست بکات خوێندکاران نەتوانن لە بەرگەرما بەردەوامی بخوێندن بدەن هیچ پرسێک هەیە لە ڕووی دابینکردنی فێنکەرەوە بۆ خوێندکاران. وڵە بێگومان ئەو بابەتە کەم و کوڕی هەیە ئەمە ساڵانەش ڕوبەڕووی بوونێتەوە تایبەتی لە ئەزمونونەکان و لە کاتی گەرمادا بۆیە پێم وایە ئێستا ئەرچی بەڕێوەراتی پەروەردەکانە بەڕاستی لەم دوو سێ ڕۆژەیە ئامادەکاری بکەن چونکەوەی هەبێت بەڕاستی وەکو وەزارەت پێم وایە بجێشیان تەرخان کردووە بۆ ئەوەی پێداویستانە پڕکەنەوە بەڵام گرنگەوە جێبەجێکردنی گرنگە و ڕۆتین تێدا ئەوە نەبێ یانە ڕەچاو نەکرێتن و خێرایی بەڕاستی بە ڕەچاو بکرێتن بۆی کە بە زووی ئەو بابەتە بکرێتن بەڵام بەڕاستی مە گرفتە دەبێت دام بۆ ڕاستی بنێ بۆیە دەبێت هەرچی زووە ئەو هەنگاوە هەڵبهێنرێت و ئەو پێداویستانە جێبەجێ بکرێت. سپاس بۆ مامۆستا عەبدولواحید محەممەد سکرتێری یەکێتی مامۆستایان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمان بووی.